سڵاوتان لەبێ عزیزان، من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. ئەم پرۆگرامی ساڕێژ تایبەتمان کردووە بە ئەندامێکی گرنگی جەستەمان، ئەندامێکی هەستیاری جەستەمان، ئەویش چاوەکان. لەم پرۆگرامی ساڕێژدا باسی ئەواکەین کە چۆن چاوەکانمان بپارێزین، خۆپارێزی ئێمە چییە و چۆنە سەبارەت بە چاوەکان. هەروەها کۆمەڵێک بابەتی گرنگتر سەبارەت بە چاوەکان کە چییە، ئێمە چۆن خۆمان لە ئاوی سپی بپارێزین، ئاوی ڕەش چییە، زەختی چاو چییە. هەروەها بابەتی گرنگتر هەیە کە لێرەیە باسێکەین، بابەتی ئەوەیە کە کۆمەڵێک عینەک هەیە لە بازاڕە، باشە عینەکی دژە خۆر. ئەم عینەکانە کام جۆری هەڵبژێرین لە کاتی سایقیکردن چ عینەکێک بەکاربێنین، لە کاتێکی ئاساییە چ جۆرە عینەکێک بەکاربێن بۆی خۆمان لە تشتی خۆر بپارێزین. هەروەها بابەتی میکیاجە، ئایلانەرە، ئەم مەسکارەیە، کلە، هەروەها ئەم کرێمی تەخشیر و ڤایتامین و هەرێک لەمانە کاریگەریان لەسەر چاو چییە؟ لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی چاو لێرە دانیشین کۆمەڵێک پرسیارەی ئاراستاکەین، وەڵامی زانستی و تەندروستی لێوەرەگرین. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان، هاتوونەتە کلینکی پزیشکی دکتۆر دلێر مستەفا کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی بواری نەخۆشی و نەشتەرگەری چاون. ئەمڕۆ لەگەڵمانە بێ وەڵامی کۆمەڵێک پرسیاری تایبەتمانەداتەوە لەسەر چاو. هەموو ئەو پرسیارانەی ئاراستاکەین کە ئێوە هەتانە دەربارەی چاو. سپاس بۆ تۆ دکتۆر گیان، سپاس بۆم دەرفەتەش. زۆر سپاس کاغڕێبین، سپاس بۆم دەرفەتە. دکتۆر پێم بڵێ بۆچی ئەوەی دکتۆری چاو زۆربەی عینەکیان لە چاو؟ ئەم پرسیارە زۆرەکرێ، شتێکی وانە، بەڵام هەیە سێرەکەین دکتۆری پێستە و سەریشی کەساڵە وەگەوانە بڵێ. دکتۆر پرسیارێکی تر هەیە سەبارەت بە ڕێژەی 6/6. ئەم پێوانەیە چییە دکتۆر؟ بۆ نە کەسێک چاوی 6/6 پێڵێن و پێڵێن 6/9. ئێوە چۆن ئەم پێوانەیە دیاریەکەن؟ واتای چییە ئەو شتە؟ ئەم پێوانەیە واتای ئەوەیە هەر ئینسانێکی طبیعی لە دووری 6 مترەوە شتێک ببینێ، ئەوەی 6/6 بێ، یعنی ئەوش ئەو دووریەوە ئەتوانێت ئەو شتە ببینێ. ئەوەی 6/9 بێ، یعنی ئەوەی کە ئینسانیکی طبیعی لە دووری 9 مترەوە ئیبینێ، ئەم ئینسانی کە فەحسەکرێ لە دووری 6 مترە ئیبینێ، واتە بێ نزیکتری کاتەوە لە خۆی. باش 6/6 مانای ئەوەیە ئەوەی کە ئینسانێکی ئاسایی لە دووری 6 مترەوە شتێکە بینێ، ئەم ئەبێ نزیکی 6 متری بکاتەوە ئەم زای بینێ لە خۆی. یعنی پێوانەکە لەسەر ئەو ئەساسەدانرا. بەڵێ، زۆر باشە. دکتۆر دوو جۆر نەخۆشیمان هەیە کە بەڕاستی ئێستا زۆر باوە لەناو خەڵکە. یەکەمیان نەخۆشی ئەوەیە کە دووربینیە، کەسێک کە شتەکان دوور بێ نایبینێ و لە پێش چاوی تەڵخە بێ. یعنی ئەم حاڵەتە چییە و پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەمە کزی چاوە، کزی چاو هۆی زۆرە، بەڵام ئەوەی کە ئەیبینی زیاتر لە عیادە ئەبیندرێ. کزی چاو شتێکە پەیوەندی بە شێوەی چاوەکە خۆی هەیە، ینی حەجمی چاوەکە. حەجمی چاوە ئەگەر گەورەتر بێ لە طبیعی، ئەو ئادەمی زادە دوور بە خراپی ئەبینێ، بەڵام نزیک باشە بینێ. ئەگەر حەجمی چاوەکە کەمتر بێ، بچووکتر بێ لە طبیعی، ئەوە دووری خراپە بێ و نزیکشی خراپە بێ. چارەسەری ئەم بابەتە چیە دکتۆر؟ بەپێی تەمەنە. ئەگەر تەمەنی 20 ساڵ بەخوارەوە بێ، ئەوە تەنها چارەسەر عینەکە، فەحسی بۆ ئەکرێ بە شێوەی بە جۆری بینینەکەی. چەندێ بینینەکەی زەعیف بێ، دەرەجەیە کە 2-3 عینێکی بۆ ئەنووسرێ، یا عەدەساتی لاصقە هەیە بۆی دائەندرێ. بە حاڵەتی دووەم ئەوەیە دکتۆر، بۆ نمونە کەسانێکن بۆ نمونە کاتێک کە مۆبایلێکیان بەدەستەوە یاخود کتێبێکە خوێندنەوە لە نزیکەوە نایبینن، دەبێت تۆزە ئەوە دووری کاتەوە ئەنجای بینێ. ئەمەیانش هەر نەخۆشیێکی چاوە؟ ئەمەشە نەخۆشیشی چاوە، حاڵەتێکی چاوە، نەک نەخۆشی. ئەمە زیاتر ڕوئەدا لەو ئینسانی کە تەمەنی ئەچێتە سەروی 40 ساڵەوە، 40-45 ئەم شتە دەست پێکە. دووری ئاساییە، بەڵام نزیکی سەیرەکە، سەیری هەر شتێ بکە، حەزەکە دووری کاتەوە لە خۆی. ئەو حاڵەتەش چارەسەری زۆر ئاسانە، عینێکێک بە پێی ئەو دەرزی کە پێویستی پێێتی ئەی کاتە چاوی بەس بۆ ئیشوکاری نزیک. یعنی بەس حاڵەتەکە بە یەک عینێک چارەسەرە بێت. بەڵێ بەس بۆ کاتی نزیک. طبعا ئەم بەرنامە ئێمە هەوڵمانداوە بەڕاستی نەچینە قوڵایی بابەتەکە، چکە دکتۆر هەر یەکەم جاکە قسەماگەر وتی ڕێبین بابەتی چاو زۆر قوڵایان، ئێمە بە یەک بەرنامە و دوو بەرنامە ناتوانین باسی ناوەڕۆکی بابەتەکان بکەین. بۆیە ئێمە هەوڵمانداوە ئەو پرسیارانە بکەین کە پرسیاری ئێوەیە. دکتۆرش بە شێوەیەکی کورت و پوخت و زانستی و پزیشکی وەڵامەکانتان دەداتەوە. دکتۆر پرسیارێکی تر هەیە کە مناڵ هەیە بۆ نمونە لە تەمەنی 3 ساڵ بەسەرەوە 2 ساڵ بەسەرەوە تووشی خێلی چاوە بن، تووشی ئەو حاڵەتە بن، چاوێکیان تۆزێک بەم لاوێ. ئەم حاڵەتە چییە و لەکەیەوە دروستە بێ و چارەسەرەکەشی چییە؟ خێلی چاو لە مناڵە بە تایبەتی بابەتێکی باوە، زۆر ئەبیندرێ.
و هۆکاریشی زیاتر بۆ چەند هۆیەکی سەرەکی ئەگەڕێتەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە بینینی ئەو مناڵە مەودای بینینی کزە لە چاوێک یان لە هەردوو چاوە تر بۆیە ئەو چاوە خێ لەبێ یا تی لەبێ بەڵام پێویستەکە فەحسێکی تەواوی بۆ بکرێت چکە جاری وا هەیە نەخۆشی شەبەکەیە تۆڕی چاو ئاوی سپی مناڵان هەیە ئاوی ڕەشی مناڵان هەیە ئەمانەش هەمووی خێلی چاو دروستەکە چارەسەری ئەو بابەتی چیە دکتۆر بۆ منە مناڵێکی 5 ساڵان ئەو حاڵەتی هەیە بەپی هۆکارەکەی ئەگەر هۆکارەکەی کزی چاو بێ ئەوە عینەکە کرێتە چاوی تا مدەی ساڵێ 2 ساڵ ئەبیندرێ ئەگەر خێلەکەی تیلێکی باش بێتەوە پێویست بە نەشتەرگەری ناکە بەڵام ئەگەر لەگەڵ لە چاوکردنی عینەک و چاویرکەکەش خێلەکەی هەر مابوو ئەو کاتە ئەبێ بیر لە چارەسەری نەشتەرگەری بکرێتەوە بۆ ئەو مناڵە هەندێک لەو نەخۆشانە بینیمە ئەو مناڵانەی کە ئەو حاڵەتانەیە دکتۆر چونەتە لای پزیشێکی چاو پێیانی و تووە ئاساییە زۆر سەیری ئایپاد بکە و عینەکەش لە چاوکە تاوان بەلامەوە سیر بوو بەڕاستی ینی هەمیشە دکتۆرەکانی چاو ئەڵێن باش شاشە لە چاو دوورکەوێتەوە بۆ ئەو حاڵەتە پێیانی و توە شاشە بەکاربێن خۆی خێری چاو دوو جۆرە جۆریان چاوی مناڵەکە بەرەو دەرەوە ئەڕوە باش جۆرەکەی تری بەرەو ناو بەرەو دووتی ئەڕوە پێڵەن ئیزۆ ئەو ئەگزۆ ئەو مناڵێکە چاوی بەرەو ناو بڕوە بە پێچوانە زۆر خراپە ئامێری زیرەک بەکاربێن مۆبایل و ئایپادشتانە حاڵەتەکەی خراپتر ئەبێتەوە هەتا لەگەڵ چارەسەر لەگەڵ عینێکشە بەڵام ئەو مناڵی کە چاوی بۆ دەرەوە ئەڕوە بە پێچەوانەوە ئەوە سوود دەبینی لە بەکارهێنانی مۆبایل بەڵام مدەیەکی دیاری کراوە ساعتی ڕۆژی زیاتر نەبێت بۆ ئەوەی دکتۆر بۆی چاوی بڵێن بێتە ناوەگەڕێت ژوور بڵ زۆر باشە دیتۆ پرسیارێکی تر هەیە یەکێک لە چارەسەرەکان بۆ گزی چاو وەک ئێوە بازەکەن بابەتی لیزەرە ئەگزایمەر لیزەرە ئەم لیزەرە چۆن نەکرێ و تۆ وەکو پزیشکێک ئامۆژگاری خەڵکەکەی بۆ نەخۆشیەکانی چاو لیزەر بەکاربێن پێش هەموو شتێ بێ بزانی لەیزەر چارەسەری هەموو کزێکمان بۆ ناکە ئەوە زۆر گرنگە نەخۆش بیزانێ هەموو جۆرە کزێک چارەسەری ناکە و هەموو تەمەنێکیش چارەسەر ناکرێ یعنی بەمانەیە ئەوەی کە شروعی خۆی هەیە لیزەر ئەگزایمە لیزەر کە لە چاو بدرێ یەک تەمەنی ئەو نەخۆشەیە نابێ خوار 20 ساڵەوە بێ هەنێ دیراساتی ئەڵێ 18 ساڵ دوو جۆری کزیەکەی ئەگەر جۆرەکەی پێوترێ بەعت یعنی دووری خراپێت و نزیکی خراپ بێ ئەو ئەم زۆرە سوود نبینە لە لیزەر سوودێکی کاتیە 2 ساڵ 3 ساڵ گەڕێتەوە بەڵام ئەگەر دووربینینی هەبوو یعنی گواتە قۆسەر نەڤەری هەبوو ئەوە سوودی لێ ئەبینێ بە شەرتێ ئەگەر گلێنەی هیچ کێشێکی نەبێ یعنی گلێنی چاوی زەعیف نەبێ نەک چاوی یعنی فەحسی تایبەتی خۆی ئەوێ بۆی کە بزانین ئایا ئەم نەخۆشە سوودی لێ ئەبینیاننا جۆری کزێکەیە و تەمەنەکەیەتی حکومەکە زۆر باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە سەبارەت بە ئاوی سپی چاو لە چه تەمەنێکا دروستە بێ و هۆکاری دروستبوونی چییە و چارەسەرەکەشی چییە؟ ئەو سپی دوو جۆرە جۆرێکی کە زۆر باوە ئەوە یەکێکە لە نەخۆشیەکانی تەمەن یعنی هەموو ئینسانێکە تەمەنی ئەچێتە سەروی 40 ساڵ و 50 ساڵەوە ئەم مەشاکلانە دەست پێکە ئەم کێشانە وەکو ئاوی سپی ئەوە زۆر باوە چارەسەریشی ئاسانە زۆر عملیاتێکە بە بەنجی مەوزعی بۆی ئەکرێ کاتێکی زۆر کەم ئەخایەنێ ئەو ئاوە سپیە دەرەکرێ عادەسێکی بۆ داندرێ و بینینی زۆر خۆشە بێ ئەگەر کێشەیتری نەبێت باشە دکتۆر ئێستا کەسێک سەری ئێماکە باشە چۆن بزانێ کە ئاوی سپی هەیە چاوی باشە یان نیشانەکانی ئاوی سپی لە چاوی کەسێکا چۆن دەرەکەوێت نیشانە سەرێکی ئاو سپی تەمبوونە پێش چاوی تەمە بێ بەڵام ئەم تەمە بەو شێوێنێ بێت و بڕوە نەخۆشەکە دایم گلەی ئەوە کاڵە پێش چاوم تەماویە هەرچەند ئەچێتە ساڵەوە لەگەڵ کاتە ئەو تەماوی زیادەکە ڕۆژ بەڕۆژ ئەوە گرنگترین نیشانی ئاوی سپیە تەماویەکەمە بەست بۆ بڵێ پارچەیەکی ڕەشە یا شتێک چۆن ئینسان لە سارە لێ ئەوخوڕی لە جێوکی تەماوی ئەبی بەو شێوەیە بزڵت باشە دکتۆر بابەتی عینەک هەرچە نەخۆش عینەکە لە چاوە ئێوە بۆچی هەمیشە ئامۆژگاری ئەو کەساناکەن کە عینەشیان بۆ دانن پێیانەڵەن پێویستە بەردەوام عینەکەت لە چاوە بێت و زۆرێکش هەیە بەڕاستی عینەکی بۆ دانراوە 2 ساعت بەکاری دێنە ساعتێک بەکاری نایانێ ڕوونکردنەوەی تۆ لەسەر ئەم بابەتە چیە؟ ئەمەش تەمەنی ئەو مناڵە زۆر تەمەنی ئەو ئینسانە زۆر حکومەکە لەسەر ئەو مۆزوعە ئەگەر ئەوەی کە چاوی کەس بێت تەمەنی مناڵ بێ خوار 18 ساڵە بێ ئەوە زۆر گرنگە زۆر دایم لە چاوی بکە بۆی ئەو کزیە بوەستێ ئەمە یەک بۆی دنیا بە ئیسراحەت بینێ هیچ زەختی نەیاتە سەر چاوی بەڵام تەمەنی گەورە ئەوەی کە چاوی نزیکە بێ بۆ لە نزیکەوە کز ئەبێ ئەوە ناو بەس کاتی پێویستی پێێتی پێویست ناکە دایمی کاتە چاوی باشە تو ئەی تەمەن کەسێک کە تەمەنی گەورە بێ و عینەشی هەبێ هەموو ئینسانێک کە چاوی کەس بێ ضرورە دایم عینێک لە چاوکە پرسیارێکی تر هەیە زۆر جا بیستومە یعنی کەسێک کە چاوی زەعیفە پێیان پێی وتراوە کە دەبێت ئیلا لیزەر بکەی باشە
و هەندێکی تریش هەیە پێی وایە کە لە چاویلکە بێزار بووە لیزەرەکەم بۆی بەدیلی چاویلکەکە بێت شتێک هەیە بەناوی ئەوەی کە پێویستە ئیلا لیزەر بکەیت بەڵێ ئەو هەر ئینسانێک کە چاوی کز بێ چەند حەلێکی لێ پێشە بێ خۆی هەڵی بژێر نەک دکتۆرەکە بووی هەڵبژێر باش چاوی کز بیانەوە تا عینەکە هەڵبژێرێ یانەوە تا عەدەساتی لاصقایکە یان لەیزکەکە یان لەیزەر باش یعنی ئەم سێشتە نەخۆش خۆی ئەبێ هەڵی بژێرێ شتێکی اختیاریە گرنگ نییە تۆ چاوت کز بێ ئیلا بێ لەیزەر بکەیت ئەگەر بە عینەکەکەەوە مرتاحی لەیزەر مەکە لەیزەر شتێکی ضروری نیە بۆ حاڵەتە لەیزەر قانونن وەکو شتێکی جوانکاری حساب کراوە وەکو عملیاتێکی ضروری دانەندراوە ئەوەی کە حەزی بە عینەک نییە ئەتوانێت لەیزەر بکە بەڵام ئەوی شوێنێکە زۆر ئاسایی زۆر باشە دکتۆر بابەتی شاشە کە لە ئێستا زۆر باوە بەڕاستی هەر هەمووە زۆرێک هەیە شەوان کە ئەخەون بۆ نمونە تاکە شتێک کە ڕۆشنایی لە ژوورەکە بە شاشەی موبایلەکەیانە باشە ئاوا لەبەر چاوی گرتووە تەوان ئاواژ ناگرن ئاوای گرن ئەو ڕۆشناییە تەنها ئەو ڕۆشناییە کە لە چاوەدا ئایا ئەمە کاریگەری هەیە چکە زۆر جا بیستم ئاڵە ژوورەکە ڕووناک بێ باشە موبایل بەکاربێنی نەک ژوورەکە تاریک بێ و تەنها شاشەی موبایلەکە لە دەم چاوت بدە بەڵێ بەکارهێنانی موبایل ئێستا لەم سەردەمی ئێمە بۆتە شتێک کە ناتوانێت لە کۆڵ خۆتی بکەیتەوە چۆتە ناو ژیانی هەموو ئینسانێکەوە لە مناڵیەوە تا گەوری لەبەرەوە ناتوانین بڵین بەکاری مەهێنە بەڵام ئەتوانی بڵین چەند ڕێنماییەکەیە هەرچی ئینسانێکە موبایل بەکاربێنێ بۆ پێ ئەو ڕێنمانە بڕاتە ڕێوە یەکەمیان دائیمەن محاولە بکە لە ژوورێ موبایل بەکاربێنی کە ڕووناکیەکەی ڕووناکی تیا هەبێ بێ ڕووناکی نەبێت دوو مەودای بەکارهێنانەکە دائیمەن بەردەوام نەبی لەسەری قانونی 20 مان هەیە 20 دقە بەکارهێنانی موبایل بۆ 20 چرکە یان بۆ یەک چرکەیەک دوورکەوە لە موبایلەکە 20 دقە ڕێستن دەرەخوت بەو شێوەیە چاو ئیسراحەتەکە لە بەکارهێنانی موبایل سێ بەکارهێنانی عینەکی دژە تیشکی موبایلەکە ئەو زۆر گرنگە کە پێوترێ بلوکەت چونکە هەموو موبایلێک هەموو ئامێرێک تیشکی خۆی هەیە ڕاستە کەمتر لەوەی کە لە هەیە بەڵام کە زۆر بەکاری بێنێت چەند سعاتی لەسەر ئەو موبایلە بێت کاریگەری خراپیە بێت لەسەر شەبەکە لە مستەقبەلە لەبەرەوە گرنگە ئەوەش بەکاربهێنرێت زۆر باشە دکتۆر بابەتێکی تر هەیە لەسەر نەخۆشیەکانی چاو وشکی چاوە زۆرێک هەیە ئێستا بەهۆی وشکی چاوە ناڵێنن ئەم هۆکارەت چیە و چارەسەرەکەی چییە؟ یەکێ لە گرنگترین هۆکارەکانی وشکی چاو هەرەگەڕن و هەمان مەسەلە بەکارهێنانی زیادی موبایلە ئەمڕۆ بەپی ئەو تەتەوری ڕوویداوە ئەوە یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی کە چاو وشکە بێ ئەو نەخۆشە هەست بە هیلاکی و ماندووبوونیی زۆرەکە هەست بەوە کە چاوی کز بووە یعنی پێش چاوی تەڵخە بێ بۆ نزیک بەکارهێنانی موبایل حلەکەشی هەرو شێوە یەک مەسەری بەکارهێنانی موبایل بەو سیستمە بێ کە باسم کرد دوو ئەگەر وشکێکە زۆر بوو ئەوە دکتۆری چاو ئەتوانێت قەتری تایبەتێ بۆ ئەنووسێ قەتری فرمێسکی سەناعی پێوترێ چەند جارێ بەکاری دێنێ و حاڵەتەکەی باشە بێت انشاءالله زۆر باشە دکتۆر ئێمە دایمەن بیستومانە کە نەک بیستومانە لە مناڵەوە بۆ گۆشکراوین کە گوێزەر بۆ چاو زۆر باشە ئەمە ڕاستێکی زانستی تایە و پێشم بڵێ چ خواردنێک باشە کە ئێمە بیخۆین بۆ تەندروستی چاوەکانمان چاومان بپارێزن پرسیارەکەت زۆر جوانە ینی پرسیارەکە لەوەیە کە چۆن تەندروستی بپارێزین نەک تەندروستی باشکەینەوە چونکە بەڕاستی خواردنێکمان نیە تەندروستی چاو باش کاتەوە وا ئەزان کە گوێزەر بخۆیت و سەوزە بخۆی بینینت بە قوتە بێ نەخێر محافظی لەسەرەکە ئەی پارێزێ ئەوەی کە زۆر گرنگە گوێزەرە ئەوەی کە گەڵای سەوزی پێوەیە ئەوانە زۆر گرنگە بۆ تۆڕی چاوە بۆ وشکی چاو تا بشتوانە ئینسان لە گۆشتی سوور و مەسەری چەوری حیوانی ئەو شتانە دوورکەوێتەوە ئەویش هەمان هینی هەیە ئەهەمیەتی هەیە بۆی چاو بپارێزێت زۆر باشە دکتۆر لە ئێستا وەلە وەرزستانشە بەڵام چاویلکەی دژەخۆر هەیە خەڵکێکی زۆر ئێستا بەکاری دێنێت یعنی باشە فێ بەڕاستی ئەو سەقافەتە فێ دروست بووە کە خەڵک چاویلکەی ڕەش بەکاربێنە لە پێناو پاراستنی چاوەکانمانە تشتی خۆر بەڵام ئەوەی پرسیارە لای من ئەزاین چییە؟ زۆر چاویلکەی ڕەش لە بازاڕە هەیە بەڕاستی ینی نازانین کامەیە چوزانم ئەڕوا ئەڵێ ئەمە هینە ئەمە خۆرەکە گەڕێنێتەوە ئەمە پۆلۆڕایزە نازانم ئەمە چیە جا بۆکوتم تۆ بەکو پزیشکێکی چاو ئامۆژگارێکی چ جۆرە عینەکێک بەکاربێنین یاخۆ شتێکی تایبەت هەیە مادەیەکێ لەناو ئاوێنەکە بێ شتێک بێ خۆی هەر وڵاتێکە ماوەی هاوینی دوور درێژ بی و تیشکی خۆری زۆر بەقوت بی و ڕێژەی ئەشعی بەنەفسەجەکەی بەرز بێ وڵاتی خۆمان گرنگە زۆر لە زستان و لە هاوینە ئینسان عینەکی شەمسی بەکاربێنێ ئەنیشی دژەخۆر زۆری هەیە زۆری چەند پێوترێ فۆتۆ ئەوە تەنها بە پێی ئەو تیشکی کە لە دەرەوە هەیە ئەو عینەکە تاریکە بێ و ڕوونە بێتەوە
جۆری شترمانە پێوترێ پۆلەرایز ئەوە زیاتر تیشکی سەر ڕێگا و تیشکی سیارە و ئەوانە ئەگەڕێنێتەوە بۆ سایق زیاتر گرنگە بەڵام ئەوەی کە ئیشی دەرەوەی هەیە لەوانەیە فۆتۆکە زیاتر گرنگ بێبووی تا پۆلەرایزەکە بە هەموو جۆرەکانیشەوە شتێکی تیا هەیە پێوترێ ئەنتی UV یعنی دژی ئەشعی بەنەفسەجی کە لە خۆرا هەیە ئەگەر پۆلەرایزەکە بێ یان هینەکە بێ فۆتۆکە بێ بەدەر لە چاو دکتۆر عینەک پێم وایە بۆ ئەمانەی ژێر چاوش باشە چکە تۆ لە چاو کەخین بێ بۆ نەبەرامبەر خۆرامیشە واکەی بەڵام عینەکە لە چاو بە پێم وایە لۆچیانش باشە بەڵێ بە تاکید ئەو لۆچی کە دەور پشتی پێڵووی چاوە هەیە عینێکی دژەخۆر زۆر دەوریە کە کەمی کاتەوە دکتۆر بابەتی میکیاژ باشە لە خانمانە بە تایبەت بۆ نمونە زۆر جۆری میکیاژەیە کاریگەری لەسەر چاو چیە بۆ نە ماسکارەیە ئەم ئایلاینەر و فاوندیشن و پاودەر و ئەمانە کاریگەریان لەسەر چاو چیە مکیاج ئەگەر تەبیعی نەبێ کاریگەری زۆر خراپیە لەسەر چاو بەڕاستی ئێمە لە پێڵووی چاوە چەند مەساماتێکمان هەیە کە مادەیەکی چەوری بچوو فرێداتە ناو چاوە زۆربەی زۆری ئەو مکیازانە ئەگەر مسکارا بێ ئەگەر شتێکە پێڵەن ڕۆمێل هەرچی ئەوانە بێ ئەو مەساماتانت بۆ ئەگرێ کەواتە ئەو چەوریە ناهێڵە لە بان چاوە کەواتە وشکی چاو زیادەکە لەو حاڵەتە شتی طبیعی ئاسایی وەکو کل دیراساتشی بحوثشی لەسەر کە زۆر بە سوودە بۆ چاو بەڵام ئەوانی تر بەڵێ ئەو مکیازانی تر هیچی سوودینی و بە پێچوانە زۆر زەرمەندش بۆ چاو بەدەر لە بابەتی میکیاژ دکتۆر کۆمەڵێک کرێمی تەخشیر و هەندێکی ڤایتامین ئیشە ئەم کرێمی تەخشیر و ئەوانە بۆ نە زۆر جا بەکاری دێنن و ها لەمانەشیانەدا لەژێر چاوێ ئەوەش کاریگەریە بێ لەسەر چاو بە یەک شەرتی ئەگەر نچێتە ناو چاوە چونکە ئەوانە بەعام کرێمی پێستە بۆ ناو چاو ناشێ بکرێتە ناو چاو زۆر خراپە بەڵام بۆ سەحەتی چاو بەڵێ ئاسوودی ئەبێ دکتۆر لە ئێستای نەشتەرگەریە کە کرێ بۆ پێڵووی چاو ئەم پێڵووی چاوە پێستەکەی زۆر بۆ لایەدا ئەمە تا چەنە کاریگەری لەسەر چاو هەیە زیانی هەیە بۆ چاو یا خوشتێکی ئاساییە پێستی چاو هەنێک خەڵکێ نەخۆشەیە لەگەڵ تەمەنە ئەو پێستە زیادەکە یان هینوایە خۆی لە طبیعەتی خۆی ئەو پێستەی زۆرە قیاسی ئێمە عادەتەن برژەنگی چاوە ئەگەر ئەو پێستە بگاتە برژەنگ ئاساییە یعنی تەنها عملیاتێکی جوانکاری حسابە بەڵام ئەگەر بچێتە خوار برژەنگەوە ئەو کاتە پێشی چاو ئەگرێ ئەو کاتە ئەبێتە ضرورەت ئەبێ بکرێ و عملیاتە بۆی پێساوی نەخۆشەکە ڕوونتر بێت باشە دکتۆر ئێستا کەسێک لە ماڵەوەیە خوا نەخواستە شتێکە چێتە چاویە باشە شتێکە چێتە ناو چاوی هەندێکیانی ڕاستەخۆ چاویان سوورە بێت چاوی بریندارە بێت ئەم کەسە ڕاستەخۆ چی بکە ینی چۆن ئەمە دەربێنێ یاخودی ڕاستەخۆ بێ بەلای پزیشک چی بکە ئەم حاڵەتە نەخوازراوانە عادەتەن ئینسان قەت دەستکاری چاو خۆی نەکە جارێ خورانی چاو زۆر غەڵەتێکی گەورەیە یا شتێکی تر هەیە پیاڵەیەکی ئاوە هێنێ و چاوی ئەکاتە ناوی ئەمەش هیچ سوودێکی نابێ بۆ مۆزوع تەنها شت کە سوودی هەبێ ئەو چاوی خۆی قەپاتیکە دای بخا بە پلاستەرێ بێ بە شاشێ بێ بە زووترین کات خۆی بگەێنێتە نەخۆشخانە و لە تەواری لەوەیان لای دکتۆرێکی چاو سەیریکی بکە بزانێ کێشەکەی چییە ئەگەر جسمێکی غەریبی ئەوە دەرەکرێت زۆر بە ئاسانی تەنها شت کە لە ماڵە خۆی چارەسەری بکە ئەگەر ماوەدی کیمیاوی بکەوێتە ناو چاو وەکو قاسڕە و فاسە و شتانەوە خانمان زۆر بەکاری دێنن لەو حاڵەتە کە کەوتە چاو هەستی بێش و ئازار کرد ئاوێکی زۆر کاتە ناو چاویەوە بۆ ڕێیەک سۆندەی چاو مەثەلەن بیکاتە ناو چاویەوە ئەمجا خۆی بگەێنێتە نەخۆشخانە دکتۆر لە بابەتی ئاوی سپیە پێم وایە بابەتکە تۆزە قوڵترە ئێمە نەخۆشی ئاوی سپیمانێ ئەمە چەند جۆری هەیە و هەر جۆرێکی چارەسەرەکەشی چۆنە بزەبەکە باسیکی وەکوتم ئەوەی کە زۆر باوەم ئاوی سپی کە ئینسانی گەورە تەمەەن تووشی دێ بەڵام زۆری تریشمان هەیە زۆریان پێوتری ئاوی سپی ویلادی یعنی ئەو ئادەمی زادە کە دێتە دنیاوە ئاوی سپی لە چاویان لە هەردوو چاوی هەیە زۆری تریشمان هەیە بەسایی حەوادث و لێدان و شتیەوە ئینسانە تووشی دێ زۆری تریشمانە بەسای دەرمانەوە تووشی دێ تر زۆری تریشی هەیە بە ئام چارەسەری عملیاتکردنە ئەگەر ڕێژەکەی زۆر بێ ئەگەر کاریگەری هەبێ لەسەر ژیانی ئەو ئادەمی زادە ئەبێ عملیاتەکەی بۆ بکە بێ و ئاسپی لا بردرێ و عادەسێکی بۆدا دکتۆر بەدەر لە ئاوی سپی ئاوی ڕەشش هەیە بۆ نمونە ئەمە شەر بە نەخۆشیی چاوداندرێ ئاوی ڕەش وەکو ئاوی سپینە ئێستا لە ئاوی سپیە ئەو ئینسانە تەماوی دنیا بینێ بەڵام ئاوی ڕەشمانێ ئەو نیە ڕەش دنیا بینێ نەخێر ئاوی ڕەش زەختی چاوە لە چاوێکیان لە هەردوو چاوە کە بەرزە بێتەوە کاریگەری ئەوێ لەسەر شەبەکە و لەسەر دەماری چاو ئەگەر ئەو نەخۆشە زوو چارەسەری نەکا کۆتایی چاو لە دەستدان و بینینی لە دەسەجێ کێشەکە لەوەی لە ئاوی ڕەشە کە هیچ جۆرە ئەعراز و علاماتێکی نییە ینی ئەو نەخۆش هەست بە خۆی ناکە بەڵام بە عام وەکو شتێکی عام ئەوەی کە دایک و باوکی ئەو حاڵەتیان هەبێ
ضرور لە دوای تەمەنی 40 ساڵانەوە فحصی زەختی چاوی خۆی بکە لە هەرچی عوینات و عیادەیە کە توانێت بیکە. ئەکە لەسەر ئەو زەختی چاوە دکتۆر تۆزێ قسە بکە ئێمە بەڕاستی هەر زەختی فشاری خوێنمان بیستووە ئەم بابەتی زەختی چاوت چۆنە؟ فشاری چاو هۆکارێکی سەرەکی نیانی تا ئێستا عیلم نەیدۆزێتەوە بۆچی ئەم ئادەمیزادە تووشە بێ ئەوی تر توش نابێت. بەڵام کە توش بوو کە تەشخیص کرا کە زەختی چاوی و بە کوردی خۆمان ئاوی ڕەشی هەیە چارەسەرەکەی ئاسانە قەتری بۆ نووسێ بە قەترەکە کۆنتترۆڵە بێ ئیتر هەتا بێ و قەتری بکاتە چاوی بەشێکی زۆر کەم لە نەخۆش ئەو قەترێ چارەسەری ناکە ئەو کاتە پێویستە عملیاتی ئاوی ڕەشی بۆ بکرێت. زۆر باشە دکتۆر بابەتێکی تر هەیە بەڕاستی لە بابەتی سوۆشیال میدیا و مارکتینگە زۆر قەترا بینین ئەم قەترەیەوە گوتم ئاوی دوو مەڵانە ئەم قەترێ نازانم چییە ئەم قەترێ چییە زۆر نەخۆشێ بەڕاستی بەکاری دێنن. ڕێنمایی تۆ چییە بۆ خەڵک ئایا ئەو شتانە بەکار بێنن یاخود ئەگەر حاڵەتێکە بێت تۆ بینی بێتت بۆ ئەو قەترانەوە شتێکیان لات بێ؟ ئێمە هەرچی قەترێک کە ئەگاتە ناو بازار بە چەنەها پرۆسەوە ڕەتەبێت تا ئەگاتە ناو بازار فحسی کوالیتی بۆ ئەکرێ و فحوساتی زۆری بۆ کرێت ئەو قەترانەی وەکو قەترەکە لە سەیدەلی هەیە ئەم قەتری کە لە فەی سافرۆشرە بەناوی ئاوی دوومەڵانەوە کەس نازانێت لە چی دروست کرا و چێ دروستی کرد و بۆ چیش بەکاردێ بەس بەناوی ئاوی دوومەڵانەوە مەشاعری خەڵک ئەبزوێن و ئیتر ئەو شتە بە خەڵکە فرۆشێ و کێشی زۆریشی بۆ خەڵک دروست کردو هیوا هەیە ئاوی ڕەشیە وازی لە قەترەکەی خۆی هێناوە لە نەتیجە چاوی لە دەستداوە بەسای ئەو قەترانەوە هیوا هەیە دێ سەیرەکەی تووشی ئیلتیهاب هاتووە چاوی سوور بۆتە بەسای ئەو قەترەوە چکە بەڕاستی نازانین چیتیایە و نەسیحەتی منیش ئەوەیە هیچ کەسێ خۆی نەدا لەو قەترانە بە هیچ شێوەیەک. زۆر باش دکتۆر تەواو سپاس بۆ تۆ سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان ئەمڕۆمان دوومان کردی سپاس بۆ ڕێنمایی و ئامۆژگارەکان شت دووبارە زۆر سپاس. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەنامەیەم جارێ ساڕەش کۆتایی هات لەگەڵ دکتۆر دلێر مستەفا کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو بوون. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر کاتێکی خۆش